گرم و دلین خوش جارکادی دیگه هینا دیدارا تماشاوالی و کت کنکشن. ابوي هيفيه كو ام كردان بجهين ايكو سرحاتي وبويرن لجهان دقومن بيك جوهرين داخل شمو جفيري جي استدويا دنج امريكا لواشنطن دي سي ديت جلوب ده برنامه ایرو دا سرک اوباما پشتوانیه ل اوکراین دکا شر CIA و سیناتوران لسر آگهیان گلو کردان سر دریا درست دیگل کیسی هلبچه کریا و آلوزین لترکیا و چندی کاریگری لسر انجام هالبجارتنين دهاتي بكا لجاري ام آوركي بدن هناك ريدان لجهان دبن هيفي جبو رزقار كنا بتر قربانية تقينا آفاهية كاباجار نيويورك نمانا هطانها هاتية بشتراس كرن كو حفت كس دوي سر هاتية دامرنا كارمن دين رزقار كرني لناف ديوارن هرفتي لنه وندابوين دي دقارن او آفاهي هلوشيا بشتي ليشونا غازي بيا اگرا تقينا كامازن بترجي 63 کسان جیبری دار کرنا. پتر جهفتی که دزگهن هری پیشکتیان تکنولوژیا لشکری جهانی دو اقیانوس آسیا در لفروکا کا مالیزیا به سروشن دگرن و وندا بونا و بویا نپنیا کا مزن. بوینگ 777 به 239 نفران و به سروشن بویا سوارین و جه 12 ولاتین جدا جداین جهانینا. سکرتری گشتی نتوانیگرتی بانکی مون دی بیجه شر نافخه سوریا کلتور و پاشما دولمند ولاتی جناف دبا دا خویانی بریز کیمون لهمان روز بو سروکی سوری بشار الاسد سردانا خلکی پنابر و در بدر جوارن خاکری نتوانیگرتی دی بیشتن دوی جهن دیروکی سوریا بینا پاراستن گلک جهن شینوارن سوریا بونا میدان شرع سلاوین دوباره تماشاوان هجار لدمی میوانداری کرنا سرک وزیر نوحی اوکراین سروکی امریکی باراک اوباما هشداری دان روسیا جبرگرتنا هریما کریم یا اوکراین و هیوی خواستن سروکی روسی ولادیمیر پوتین هزرا خوا بکتوا و لشکری خوا جوی هریمی درختن و هزرا چارەسەریان دیپلۆماتیک بکە. سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما لە کۆشکی سپی بە فەرمی پێشوازی لە ئارسینی یاتسینیوک سەرۆکوەزیری حکوومەتی کاتی ئۆکرانیا کرد. ئەمەش بۆ نیشاندانی پشتیوانی و دانپیادانانی ئەمریکا بۆ حکوومەتە نوێی ئۆکرانیا. Ez minêkarim pêşwaziyê li Serokwezîr Yatsenyuk bikim li Oval Office lêre li Koşka Spî. Me hemûyan mêraniya xelkê Ukrayna dît dema ji bo demokrasiyetê rabûn serpiya. ئەم لێدوانەی سەرۆک ئۆباما بۆ خۆشی پەیامێکە بۆ رووسیا و هەروەها دوا هەوڵی واشنتنیشە بۆ ئەوەی ڕووسەکان ئەو هێزانیان بۆ بنکەکانیان بگەڕێنەوە کە لە هەرێمی کریمە بڵاویان کردوتەوە. بەڵام سەرڕای هەوڵەکانی ئەمریکا بۆ کەمکردنەوەی گرجەکان قەیرانەکە هەروە دێت و قوڵتر دەبێتەوە و وادەی ئەو ڕفراندۆمەش نزیک دەبێتەوە کە ڕووسەکان پشتگیری لێ دەکەن لە کریمە ساز بکرێت بۆ بڕیاردان لەسەر ئەوەی هەرێمەکە بچێتە سەر رووسیا یان نە. سەرۆک ئۆباما لەم بارەیەوە دەڵێت ڕێگەی دیکەی هەیە. ئەم پێناسینێ بچە ڕیفراندۆمان ناکەن. هیڤیا من ئەوە دەگەل دیاربوونە ئەنجامên هەوڵên دیپلۆماسی لە چەند ڕۆژێن داهاتی دووبارە هەزرا ڤان پێنگاواژی بێتەکردن. سەرۆک وەزیری ئۆکرانیاش لای خۆیەوە سوپاسی سەرۆک ئۆبامای کرد بۆ ئەو پشتیوانیەی لە خەڵکی ئۆکرانیای دەکات. جناب سەرۆکی ئەو ji bo azadiyê ye. Em şerî ji bo azadiya xwe dikin, ji bo serxwebûna xwe, ji bo serweriya xwe û qet xwe nadîn dest. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فڕۆکەی زیاتری بۆ ناوەڕاستی ئەوروپا ڕەوانە کردووە بەڵام دەڵێت چارەسەری لەشکری نابێت. واشنتن دەڵێت لە ئێستادا کەوتۆتە جێبەجێکردنی ڕاگرنی ڤیزا ئەوەی هەفتەی ڕابردوو ڕایگەیاند ئەمەش وەک بەشێک لەو باجەی کە واشنتن دەڵێت دەبێت مۆسکۆ بیدات ئەگەر بێت و دەستێوەردانی خۆی لە کریمە ڕانەگرێت. و لێرە لە واشنتن بەڕێوەبەری ئاژانسا ئاگەهیên ناوەندیên ئەمریکا CIA حاشا لوان راپۆرتا دکا دەبێژن ئاژانسê جاسووسی لەسەر کۆمپیوتەرên ئەندامên کۆنگرسê کiriya. Komîteyeka Kongrêsê jî vekolînek li ser eşkencedana bergumanên terorîst ragirtiye. Di 2002 de piştî dagirkirina Efganistanê dezgeha zanyariyên navendiyên Amerîka CIA dest bi girtina bergumanên terorîst kir û bi van re vekolînan çêkir. Çend salan di pê re Komîteya Agahiyan ya Civata Senatoran
دەست bi vekolînan kiriye li ser tawanên ku CIA berguman eşkence dane. Di 2009 CIA rêda levekolên Kongresê heta pêdiçonê bikin bi ser dokûmentên wan yên nepenî. Li seroka Komîteya Agahiyên Civata Senatoran, Dianne Feinstein got, ajansê bi avayekî neqanûnî çavderiya karê levekolan dikir û li 2010 wan êdîdev ji vekolînan berda. بە کورتی هەر ئەم شێوەی دەستێوەردانی CIA بوو لە لێکۆڵینەوەی کۆنگرێزدا کە لە دەستپێکردنیدا خۆمان لێی دووردەخستەوە. سناتۆر فینستاین خەما خوا دیار کرد ji ber ku CIA serbestiya senatoran û her wisa şiyana çavderiya ajansên hikûmetê vebir kiriye. نیگەرانی زۆرم هەیە کە لێکۆڵینەوەی CIA پێشێلکردنی جیاکردنەوەی دەسەڵاتەکان و بنەماکانی دەستوری ئەمریکا بن. CIA dibêje levekolên senatoran dest davêtên van dokûmentên 80 demê eşkerekirina wan nehatî. Birêveberê CIA John Brennan dibêje ajansê hewla rawastandina karê Komîteya Senatoran nedaye û wan berê xwe nedaye kompîterên endamên Kongresê bi awayekî nedurist. چەندی ku iddia hene CIA çûye nav kompîterên senatoran, ev tiştekî dûrî rastiyê ye. Em karê wesa nakin ew naçe aqilê kesî. Di vê pirsê de koşka spê xwe dur ragirtiye, raporta 6300 rûpela komîteyê hê nehatiye veşandin. Endamên Kongresê dibêjin wan hûrkarî çê hene li ser çend rengên eşkencedane û çendin teknîkên tund li Iraq û Afganistanê bikar anîne. Vekolîna 4 salî û bixerciya $40 milyon vê jî dibêje ku CIA agahiyên nerastane serokî, Kongres û xelkê Amerîkî li ser eşkencedan û wan teknîkan. Rûken Işık dengê Amerîka. Piştî 25 salan ji kîmyaberankirina bajarê Helebca, Kurdan şiyaya serederiya rast û durist digel vê trajediyayê bikin, çima heta niha pênasîn nehatiye kirin ew bibe tawanek genosaydê. Helbet li ser astê nêfneteweyî, hevkar Balên Salih ev pisyar û çendîn pisyarê dî arasteyî xanim Roza Hesên kirine bi rêka Skypeê. ئێمە زیاتر وەک دەستکەوت مامەڵەمان لەگەڵ ئەم تراژیدیا گەورەیە کردووە کە بەسەر ئێمەی کووردا هاتووە چ لە مەسەلەی ئەنفال و مەسەلەی هەڵەبجە فەرق ناکات چونکە هەردووچین زیاتر هەم بە حکمی هاوکات بوونی و کاتە مێژوویەکەی کە تایە ڕوویەوە هەم بە حکمیەوەشی کە لەسەر هەماشت بەسەر کووردا هاتووە لەسەر کوردبوونی لە هەردوو حاڵەتەکەیە تعاملێکی دروستمان لەگەڵانە کردووە نەک ئەوەی خودی تراژیدیا کە ئەمە چەند قوڵە هەستمان پێ نەکردووە یعنی ئەحساس ناکەین ئێمە شۆک بووین بە ئەنفال و هەڵەبجە ڕاستێکی ئەو کاتە هەستمان بە هەڵەبجە و ئەنفال کرد کە لە دەرەوە هەستی پێکرا ئەنجا خۆمان هەستمان کرد کە چ تراژیدیایەکی قورسمان بەسەرا هاتووە. جا ڕۆزەخان ئەمە بەو مانایە کە تا ئێستا و کارە ساتانەی بەسەر نەتەوەی کووردا هاتوون نەبوونەتە تراژیدیایەکی نەتەوەیی کە کاری لەسەر بکرێ کارێک کە بەلای منەوە گرنگە لەسەری بکرێ ئەو کارە نەکەی بە تەنها ئێمە ئینسپیرێشن یا بڵین ئیلهاممان زیاتر لە مەسەلەی هۆڵۆکۆست وەرگرتووە بتوانین لێرەوە دەستکەوتێکی بۆ کورد بێ بەدەستبیانی نەک ئەوەی ئەمە چ ناحەقێکی گەورەیە بەم ئینسانانەکراوە یانی تۆ سەیریکە کاتێک کە باسی هەڵەبجە و ئەنفالەکرێ یەکێک لە سەرکردەکانی کورد کاتێک قساکە مەبەستم بە دیاری کاوتر مەسعود بارزانیە بەو شێوەیە باسیەکە ئەڵێ هەڵەبجە و ئەنفال هەڵەبجە گرەی بەختی کوردی کردەوە. من وڵاتێکمەوێ یان بڵین تعاملێکمەوێ لەگەڵ ئەو تراژیدیانەی کە لە وڵاتەکەی مناڵویەوە تعاملێکی وا دروستە کە لە پێناوی ئەوەیە بێگرەی بەختی ئینسان بکەینەوە بەوەی کە ئینسان جارێکی کە ئەوەی بەسەرانەیە کە بەسەریا هەڵەبجە و ئەنفالە نەک ئەوەی کە ئێمە هەڵەبجە و ئەنفال گرەی بەختی بۆ کردینەوە چۆن جۆرە دەسەڵاتێکی سیاسی خۆجەیمان بۆ خۆمان بەدەستێنە. من ئەلێرەوە ئەڵم تعاملی ئێمە تێگەیشتنی خۆمان بۆ ئەنفال و هەڵەبجە تێگەیشتنێکە کە
مەترسی گەورە هەیە هەر ئەو شتانە دووبارە ببێتەوە ڕۆژە لە ڕۆژان بیر لەواکەمەوە ئینسان هەدەفە سەرەکیەکە بێ ئینسان ئامانجی سەرەکی بێ کاتێ تەعامل لەگەڵ شتێکاکەین نەک ئەوەی دەستکەوتێکمان بۆ بەدەستێن یانی سێکە ماوەیەک بە نوکتە تاڵەکەی کە لە کوردستانەکرا ئەیانوت هەڵەبجە بۆتە دەخیلە ماوەیەک هەڵەبجە تەنها شوێنی بوو بۆ کۆکردنەوەی پارە بۆ هێنانی پارەی بیانی یان یارمەتی بیانی بۆ بەزیان گەمانە بێتەوە بەڵام ئەزانی تا ئێستاش کارێک لەسەرەوە نەکراوە ئەو کەسانی لە ناو هەڵەبجەیە یان لە ئەنفال دەرباز بوون کە سوکاری ئەنفالەکانن کە سوکاریان ئەنفالکراوە تا ئێستاش بەدەست ناڕەحەتی دەرونیەوە ناڵێنن ئێمە باکمان بەم ئینسانانە نەبووە ئێمە بیرێکمان لەوە نەکردوەوە خەمی ئەو دایکانە ساڕێشکەین کە ئێستاش چاوەڕێ ئێسک و پرسکی کە سوکارەکەیانن بەڵێ ئەم کەم و کوڕیانی کە ئاماژۆ پێکردن ینی ئەمە کەم و کوڕی و کەمتەرخەمی لایەنی سیاسیە یاخو کۆمەلگای کوردیش خۆی لێرەدا بەشێک لە بەرپرسیارەتەکەی دەکەوێتە ئەستوە ئەوەی کە ئەم ئینسانانی لەوێیان ئەو ئازارە گەورەیان چەشتووە چەند ساڵە بەدەست ناڕەحەتی نەفسی پاش ئەو ڕووداوەوە ئەتلێنەوە چەند ساڵە بەدەست ناڕەحەتی جستەی تەنانەت جستەییان تێک چوون لە نەتیجەیەکی مێبارانە باکمان نییە پێیان ئالێرەوە منەڵم ئەمە خەتای دەسەڵاتی سیاسیە بەڵام تەنانەت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش کە کاریان لەسەر مەسەلەی ئەنفال و جینۆساید کۆ بە ئاسانی هەستمان بەو شۆکە گەورەیە نەکردووە کە چ شۆکێکی گەورە بوو ئێمە بەسەرمانە هات کاتی هەڵەبجە و ئەنفالمان بەرامبەر کرا بۆیش تەرکیز لەسەر ئەوەیە جەخت لەسەرەوەی فۆکس لەسەرەوەیە بیرمان لای ئەوە ئێمەش وەکو هۆڵۆکۆست چۆن جوولەکە بەکاری هێنا ئیلهام لەوان وەربگرین و بەکاری بێنین بۆ نمونە بە جینۆسایدکردن مەسەلەی بە جینۆسایدکردن بۆ ئەوێ ئەولەویەتی ئێمە بێ لە کاتێکە ئێمە هەدەفی سەرەکیمان لەو بە جینۆسایدکردن ئەوە نییە کە چۆن ئەعتبارێک نەک دەستکەوت من دەستکەوتم ناوێ بۆ خەڵکی هەڵەبجە من ئەموێ ئەعتبارێک بگەڕێنرێتەوە بۆ ئەو خەڵکی هەڵەبجەکە کیمیایی پیاکرا ئەو ناڕەحەتی بەرامبەر کرا ئەعتبارێک بگەڕێنرێتەوە بۆ ئەو دایک و باوکانی کە منداڵەکانیان ئەنفال کرا بۆ ئەو چەنان کەس و کارانیان کە ئێستا لە دوایان بەجێماون و زیاتریش ئێمە تەرکیزمان لەسەرەوەیە ئەوانەی کە لە ئێستاە هەیە تەرکیزمان لەسەرەوەنی ئەم کەسانە ڕۆشتومیانی سێریکە پێش هەموو شتێکەوە ئەوایە کورد دەسەڵاتی سیاسی کورد حکوومەتی عراقی ملزەم کردایە بەوەی یەکەم داوای لێبوردن لە خەڵکی ئەو ناوچانەکە ئێمە ئەو کەسانەی کە کارەساتەکەیان بەسەرا هاتووە ڕەتعتیبارمان بۆ نەگەڕاونەتەوە تا ئێستا ئالێرەوە هەستمان پێ نەکردووە شۆک نەبووین بەوەی کە هەڵەبجە ئەنفالمان بەسەر هاتووە ئەی لەسەر ئاستی نێونەتەوەی دامپیانانێک هەیە بەوەی کە ئەم کارە ساتە تراژیدیایەکی نەتەوەیە بۆ کورد قسەی تیانە چەند مەساڵحی دەوری بەوشانەوە بەسترێتەوە کە کەی ئەتراف بەواکرێت کە ئەمە تاوانێکی گەورە بوو بەرامبەری خەڵکی کورد کرا ئەوەی کە لەم وڵاتانەیە هەیە ئەگەر تۆ لەسەر ئاستی خەڵک باسی کەی من دووشجیاکەمەوە دەسەڵات و دەوڵەت وەک ڕێیەکی سیاسی و خەڵکی شارعیش جیاکەمەوە بۆ نمونە ئەوەی خەڵک لەم وڵاتانە لەم کاتانەیە ئەو ناڕەحەتیانە بەسەر ئێمە هاتووە لە فەزای گشتیا باسی کردووە ئێمە خۆمان وەک کورد ئەوەندە هەستمان بەو ئازارانی خۆمان نەکەوە بەو دەرەجەی ئەوان شۆک نەبووین بەڵام ئەوەی کە ئەو وڵاتانە دەوڵەتانی تایبەت ڕۆژئاوایی یان لەسەر ئاستی نێودەوڵەتیش مشەماعی چەند هەستی پێکردووە و چەند ئەترافی پێکردووە بەداخەوە زۆر درەنگ ئەتراف بەوە کرا کە ئەم ناحقیە بەرامبەر بە کورد کرا تۆ خۆت ئەگەر خۆت لەناوە هەست نەکەی کە چ تراژیدیایەکی قورسە پێم وایە زەحمەتە بە چاوەڕوانیت هەبێت لە دەرەوەش بەو دەرەجەیە ڕۆزەخان زۆر سپاست دەکەم سپاس ji bo xanim Roza Hesên û hevkar Balên Saleh ji bo vê hevpeyvînê bîneran berî em babetê xwe biguherin min dixwast pisyarê bikim ka yekem kes wêneyên qurbaniyên vê kîmyabarankirinê gihandîn ragihandina cîhanekî bû gey Dinor yê Financial Times Ramezan Öztürk yê wênegerê Türk yan jî Kava Gulistan wênegerê Îranî bû. Hîvî dikem digel me bimînin heta dawiya bernamê ji bo bersiva rast bizanîn. Lê Tirkiye pêş ve çûn gelek bilezin. Xwe pêşandan eşkerekirina gendelî û dizî û şermezariyên siyasî jî. Niha pisyar ev e gelo van dê çend karîgerî li ser helbijartinên parleman û yên xwecihî hebitin. Em bi rêka Skypeê be برز شیخ مصطفی را سروکی پنا کرد لآمدی آخفتین. ترکیه دمک برژه نیزی دوسه ماهی بگندلیان که بدست حکومت وزارت وزیر هاتی کرن مجول بو و هنجه باید بردوامه
مخابن لگوری لکلی کتین کرن آنکتی کتین کرن اویت لسر حکومت باندورا که مزن ناته یعنی لترکی چند شوی که اف گندلی وقتی که جرزی واسایت لیتن بهتر هنک نباشبونا ترکیه یا پیش روزه و هنک بیستیکار اوینی اکونومی یا بولیه و یا این سیاسی به ایگری دایی یعنی گاوا که استیکار اوینی اکونومی و سیاسی بردوام به اف گندلیه که در حق ایمان داتن تثبیت کرن جبو حکومت وسا خویای وزیدن به پروبلم یعنی آریشه. باشا که شیخ موسی افروشان حال ترکیه چندی حکومت اردوغان تنگاف کریه. سدیست حد ایدی اشکری بر بچاوه یعنی هر کس زانه به چی بویی و چی دبه یعنی گاوا که هفته برفانباری سرسی به جبو زارن وزیران اپراسیون هاتن دست بکرین و هاتن گرتن دمالی وانده به $1,000,000 و $1,000,000 پره هاتن دیتن یین گندلیه سرک وزیر ترکیه هنه که دستی دیسا جره حد کنه و سه حد شاح وزیر پاش کار ورگت کارستند لی همان تشگاه خفتنا تلفونی ولای بلالر دواندنا برای در باسبوک و قالا بده $1,000,000 یاد کن $100,000,000 یاد کن جمال در خند ساعت بردام که ترانسفر وان پریا جمالی او ایدی اشکره بو کلتور کی هر کس بیکارید که جسری حتی بنی اید حکومت دست هر کس بیه کردی لی گنجی مخابن دوی وارد زیده نخودی ام بیجن نرازی بونه که مزنش برکو مدیت مینا که من اوکراین یعنی جین به بشب و روز لکولان امان حتی که گشت نارمانجا خواه ملت ویدری لیوی دری گشت بیجن بلقه تشتک بمنی بلقه استقرار منی جیان منی یا روزانه بردوام بچید ببلابنه. باشا که شیخ موسی پشتیوان پیشهاتان باوریا پشتوان و جماوری آک پارتی به پارتی و به اردوغان هاتیه گوهرتن یا نه؟ از یقین نکن نه یعنی تشتکی که باندور هلبجاتین نکن بلک گوهرتنه که سدی دو سدی پنج هده لیوی جبو اقتدار بونی جبو دستلات دار بون آوان وزیده باندور که لینه از دو یعنی حتی آنها بدیرنگی مخابن جوان بهتر یعنی جبو کرده تشتکی زیده نه هاتی گوهرتن داوی گندلیا کتی کرن یا جنب جندزیا کتی کرن اب حتی ولایت هبوی یعنی الباشوری و الباکوری کردستانی هبوی یک ورده پولیتیکای وانی روجاوا از بار دیار کرده یا حکومت کشگیری دا رئیسلی وکیل نصرا و یشیت و ینده که سرین زاروکین کرده و جنین کرده و این سیویل جیکرن و پشتن اب بهتر باندور کرده سر کرده که راستیا وری خستنه یعنی راستیا کپی یا حکومت ببینن. برز شیخ مصطفی سروکی پناه کرد لآمده دگل مبو. بینران برسوارات جبو بسیار ما که یکم کس وینین قربانین کیمیا باران کرن حلبجا گهاندین را گهاندنا جهانی کی بو گوی دینور یه فاینانشال تایمز رمضان استرک وینگری ترک بو یانجی کاوا گلستان وینگری ایرانی بو بجارا داوی راستا لگورا چندین جدران وینگری ایرانی کاوا گلستان گرتین دمکی کرد پشتی کیمیا باران کرنی لی 16 ماه آداری گهشتن روزنامه و دزگهین راگهاندنا جهانی. تماشاوان هجا و اندکارن برنامه ما و چندین بابت و برنامه دی ین پشکا کردیا دنگی امریکا لسر مالپرن دنگی امریکا یان دنگی امریکا تماشا بکن و روسا لسر مالپر دنگی امریکا جی لفیسبوکی دیسان برنامه کرد کنکشن فیسبوک آویجی هیا بناوی کرد کنکشن هتا دیدارا به داخل شمو استافی برنامه هیویا خوشی و سلامتی جوارا دکن.